پێش ئەمڕۆ ینی پێش مەراسمی سۆخواردنەکان هەندێک دیدار و شتی دەکەنەوە بە حەڵەقە باسی بکەین. هەژدە مانگ لێرە کۆبوونەیەکی گرنگتە بووە. وڵێ سوپاس بەخێر بن بۆ واشنگتن کەناڵی زوما بزانەوە یەکەم جارتانە لێن واشنگتن. لە کاتێکی زۆر مێژوویە هاتوون. دیارە چەند ڕۆژێکە لێرەم لەگەڵ هەندێک هەواڵی تر چەندین دیدار و کۆبوونەوەی گرنگمانە بۆ لەگەڵ بەرپرسانی ئیدارەی نوێ ئەمریکا بۆ تێگەیشتن زیاتر لە تێڕوانینی ئەوان و خۆدیا پۆلیسی ئەوان بۆ 4 ساڵی داهاتوو بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست بە گشتی و بە تایبەتی بۆ دۆزی کورد بۆ تێگەیشتنەوە چەندین دیداری گرنگمان ئەنجامداوە. دیدارەکانت ناتوانیت باس بکەین چونکە تۆ هەندێک پەیام شت پێ بووە تۆ ئانی لە ئیدارەی نوێی ڕۆژاوای کوردستان بەڕێز مەزلوم عەبدی قسەی لەگەڵ تۆ کردبوو کە تۆ دێیتە ئێرە لە کۆشکی سپی لەگەڵ ئیدارەی نوێی ترەمپا هەوڵ بەی لۆبیان بۆ بکەیت چەند تۆ مانگی ڕابردووش لێرە بووی. بەڵێ دیارە ئەو دۆخەی لە سووریا هاتووە پێشەوە دۆخێکی هەستیارە بەڕاستی نەک تەنها بۆ کورد بۆ ناوچەکە بەڵام ئەوەی کە وابەستەی بە ئێمە دۆخی کووردە کە ئێمە خەممانە بەڕاستی من لە مانگی ڕابردووش لێرە بووم چەندی دار و کۆبوونەوەمان ئەنجامدا لەگەڵ نێوەندی گرنگ ئەوانەی کە بڕیار بەدەستن و پەیپەر دەنووسن یاخۆ بەرنامەی 4 ساڵی داهاتووی حکوومەتدا دەنێن بۆی سەرنج و تێبینی خۆمان لەسەر ئەو وەزعی کە لە سووریا هاتووەتە پێشەوە لەسەر وەزعی کورد لە ڕۆژاوە و مەترسیەکان لە ناوچەکە بخەینە ڕوو تا ڕادێکی باش خۆشبەختانە توانیمانە سەرکەوتوو بم پێشەوەی بێن بەڵێ لەگەڵ هەواڵانی ڕۆژاوە و هەواڵ مەزلوم قسەم کردووە بۆی سەرنج و تێبینیەکانی ئەوە وەگرم چکاوان دیارە نەیانتوانیوە بەشدار بن نەیانتوانی بەشدار بن لە مەراسیمە سەرنج و تێبینی خۆمان وای ئەوانمان گەیاندۆ بە ئیدارەی نوێی ئەمریکا و مەترسیەکانی هەر جۆرە شانەوەیەکی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە مەترسیەکانمان باس کردووە وەکو باسم کرد نەک تەنها بۆ کورد بۆ کۆی ناوچەکە چکە ئەو بۆشایی کە بەجێ دەمێنێن لەوێ لەوانەی خەڵکانێکی تر و گروپە تیرۆریستیەکان و تۆڕۆکان پڕێ بکەنەوە کە ئەمەش دەبێتە مەترسی بۆ سەر کۆی ناوچەکە. کاک لاود ئەمەی مەزلوم عەبدی ئەو پەیامەی پێوتی لێرە باسیکی هاوکاتە لەگەڵ ئەوەی کە جموجۆلێکت کرد لە هەرێمی کوردستان بۆ ڕۆژاوای کوردستان ئەوە بۆ مەزلوم عەبدی هاتە هەولێر کۆبوونەوەی دیکەی کرد لەوێ ئەم جموجۆڵانە چۆن بینی؟ من خۆشحاڵم بەو کۆبوونەوەی کە ئەنجامدا لە بینی کاک مەسعود و هەواڵ مەزلوم یاخود جەنەڕاڵ مەزلوم پێم وایە ئەوە هەنگاوێکی گرنگە لە چەند ساڵی ڕابردوو ئێمە هەمومان لە هەوڵیەوەدا بووین کۆبوونێکی لەو جۆرە ساز بکرێ بۆی ئەو ساردی کە هەیە لە بینی بەشێکی تری هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆژاوای کوردستان نەمێنێ و من پێم وایە کاک مەسعود دەتوانێت ڕۆڵێکی گرنگ بینێ لەوەی کە هێوەرکردنەوەی دۆخی ڕۆژاوا لەگەڵ تورکیاش لەوانەیە بتوانێت ئەو ڕۆڵە ببینێ دەواازانی لە بینی هەرێم و بەدڵنیاییەوە هەر جۆرە ئاشتەوایی یەگەمە پێشوازی لەکەین لە لایەنە کوردیەکانەوە بە تایبەتی ئەوەی ڕۆژاوم پێم وایە هەنگاوێکی زۆر گرنگە کاک لاود چاوێکی زۆرە لەسەر ئەوە لە مانجێکە دوو جارێکی ئەمریکانی ئەم مەراسیمەی سوێن خواردنی دەست بە کابوونی ترەمپش مەراسیمێکی گرنگە تویشی کلوانی کە بانگێش کراوی و ئەم نزیکایەتێ لە ئەمریکا هاوکاتە لەگەڵ ئەو گۆڕانکارانەی کە ڕوو ئەدەن لە ناوچەکە بە تایبەتی لە سووریا ئەڵەن گۆڕانکاری لە عێراق ڕوویە دیارە مەسەلە گرنگێکە چییە بەڕاستی ئەمە ئیدارەیەکی نوێ بۆ 4 ساڵی داهاتوە لەوانەیە تێڕوانێکی جیاوازی هەبێت لە 4 ساڵی ڕابردوو پێم وایە لەسەر بەداخەوە ئیدارەی پێشووتری ئەمریکا ئەو بۆشاییە بەجێی هێژە ناوچەکە بووە هۆی گرژی و ئاڵۆزێکی زۆر کە لەو ناوچەیە دروست بوو و ئێمە هیوادارین کام ئیدارە تازەیە تێڕوانی جیاواز بێ بە تایبەتی بۆ دۆزی کورد و ئەوەی کە لە سووریا دەگوزارێت هاتوین تێبگەین زیاتر بۆ ئێمە بەرچاومان ڕۆبێ بە پێوەندا.